سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام لێرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی باسوخواست بە دیداری ئێوە یازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە فشارە دەرونیەکان لە هەرێمی کوردستان دەکەین. پێ دەچێ یام ئەگەر بڵین ساڵی 2017 گەورەترین یا خراپترین ساڵ بووە بۆ نائارامی و ئاڵۆزی و فشارە دەرونیەکان لەسەر تاکی هەرێمی کوردستان، ئەوە شتێکی ڕاست و گونجاومان گوتووە. ڕۆژانە هەر تاکێک هەر خێزانێک هەر کەسێک لە کۆمەڵگەی کوردیدا بە جۆرێ لە جۆرەکان دەرونی ئازار ئەدرێت و ئەو پێدراوانە یا ئەو هەواڵ و پێژاتانەی کە ڕوبەڕووی دەبنەوە ئەوە دەبنەمایی نائارامی و ئاڵۆزی بۆ دەرونی. نەبوونی موچە و نەوت و ئاو کارەبا و سەدان شتی دیکە یام ئاڵۆزیە سیاسیەکان لە هەرێمی کوردستان، ڕێگنەکەوتنی لایەنەکان، دووری لایەنەکان و لە یەکتر خوێندنی لایەنەکان بە جۆرێ لە جۆرەکان کاریگەریەکی خراپ و نێگەتیڤیان لەسەر دەرونی تاک و خێزانەکان جێهێشتووە. بەم دوایانەش کۆمەڵێک ڕووداوی سروشتی یا کۆمەڵێ بوومەلەرزەی یەک لە دوای یەک ناوچەکانی هەرێمی کوردستانی هەژاند. ئەمەش جۆرێکی دیکە ڕەوشێکی خراپی دەرونی لە لای تاکی کوردی دروست کردووە و بەجێهێشتووە. ئایا هۆکارەکانی ئەم ئاڵۆزیە دەرونیە چین؟ بۆچی لە هەرێمی کوردستاندا هیچ تاکێک نابینینەوە بە جۆرێ لە جۆرەکان دەرونی ئارام بێت و هەست بە حەوانەوە و ئیسراحەت و ئاسوودەیی بکە؟ بۆچی هەر شتێک لە هەرێمی کوردستان کەوا پێش دێ یان بە تاک و بە بیسەر و بە بینەری ڕادەگەیەنرێ هەمیشە دەبێتە مای نائارامی دەرونی؟ میدیا و هەواڵە تراژیدیەکان یام زنجیرە دراما دۆبلاژکراوەکان تا چەند ڕۆڵێکی خراپ و نێگەتیڤیان هەیە لەوەی کە دەرونی تاکەکان و وەرگرەکانیان ئازارەدەن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر قادر حوسێن پسپۆری دەروونزانیم کردو. دکتۆر زۆر بەخێر و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. دکتۆر بە هەر سەرتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین. من لەوە چه بڕیارێکم دابێت لە پێشەکەکەوە دەرونی خەڵک نائارام و ئاڵۆزە. بەڕاست ئەمە وایە خەڵک دەرونی ئاڵۆز و نائارام و قەلەقیان ئەمە شتێک بوو منە لە خۆمەوە بڕیارم لەسەردا. بەڵێ بەناوی سەرەتا بەناوی خوا بەنسبەت نائارامی دەرونیەوە بەڵێ بەڕاستیمە ئەمڕۆ وەکو نەخۆشی دەرونی ناکرێ بڵێن کۆمەڵگای من چەند جاریکە ئەمە وتۆ پێما بێ هەر لەم تەلەڤیزۆنی جەنابتانەوە بوو جارێکی کە ئەمە جاری وایە هەنێک بڕیار ئەدرێت لەخۆوە کە عەلا ئەساس کۆمەڵگای ئێمە زۆربەی یاخود هەمووی هەر نەخۆشە لە ڕووی دەرونیەوە. ئەم بڕیارێکە شتێک لە ئیجحاف و ناحەقیتیایە بەرامبەر خەڵکی ئێمە و بەرامبەر بە میلەتی ئێمە. بەڵام ناکرێت کەسێک کە لە کۆمەلگای کوردیاژی وەکو کەسێک سیرکرێکە لە کۆمەلگای سویدیاژی ئێمە بمانەوە نەمانوێت تاچی ئەمە هەڵگری ئەکرێت بڵین حاڵەتێکە لە ئەزمە، حاڵەتێکە لە قەیران و لە تەنگەژەی دەرونی، بەو مانایی کە خەڵک وەکوتم ئەم جارش دووبارەیەکەمەوە خەڵکی ئێمە بە شێوێکی گشتی لە ڕووی دەرونیەوە نەخۆش نییە. بەڵام زۆربەی زۆرمان ئەزمەی نەفسیمان هەیە، زۆربەی زۆرمان تەنگەژەی دەرونیمان هەیە. تەنگەژەی دەرونی بۆ مانایی کە وەکو جەنابەت دوتە بریتە لە نائارامیەکی دەرونی کە لەگەڵ تێکەڵێکە لەگەڵ حوزن، لەگەڵ غەم، لەگەڵ با بڵێن دڵە ڕاوچەیەکی بەردەوام کەوا ئاکات هەندێک جار کێشەی ئەوە بۆ مرۆڤ دروستەکات کە هەم لەگەڵ خۆیان بە پێی پێویست نەگونجێت و هەم نەگونجانی لەگەڵ چواردەورا بۆ دروستەکات، یاخود با بڵێن شتێک لە قورسی و بارگرانی لە ڕووی دەرونیە و لەسەر شانی ئینسانەکان دروستەکات. و بە تاکید ئێمە تەنگژەی دەرونیمان هەیە، بەڵام وەکوتم جارێکی کە شەڵێمەوە ناکرێ بڵێن ئێمە خەڵکی ئەمە خەڵکیەکە لە ڕووی دەرونیەوە نەخۆش. دکتۆر جیاوازی ئەمە چیە؟ نائارامی دەرونی لەگەڵ نەخۆشی دەرونی ئێمە بۆ نمونە تۆ مرۆڤێک هەمیشە لە نائارامیەکایە، هەمیشە لە ئاڵۆزی دەرونیدایەت، جیاوازی چە لەوەی کە نەخۆشی دەرونی هەیە؟ ئەزانی چیە خۆی هەموو نائارامی چیە؟ هەموو نەخۆشیی دەرونی نائارامی دەرونیە، بەس هەموو نائارامی و تەنگەژەیەکی دەرونی مەرج نییە نەخۆشی دەرونی بێت. ئەتوانین بڵێن ئەمیان هەمیشەیی و ئەمیان کاتیە؟ ئەزانی چی؟ بەڵێ بە تاکید مەسەلەن ئەو کەسێک کە تووشی نەخۆشیی دەرونی ئەبێت جارێ پێش هەموو شتێک ناو لە نەخۆشیەکان دێت پێ ئەوتێت ئەمە تووشی بۆ نمونە دڵە ڕاوچێ بووە، ئەمیکیان تووشی فۆبیا بووە، ئەویکیان تووشی بۆ نمونە خەمۆکی بووە. لە تەنگەشەی دەرونیە ئێمە لە تەنگەشەی دەرونیە ئینسانەکە تا ڕادەیەکی باش دەتوانێت پەیوەندی خۆی و ئەوانی تر بە شێوەیەکی ئاسایی بێڵێتەوە کاری ڕۆژانەی ئەنجام بات باشە و بتوانێت تا ڕادەیەک هەسێت بەو ئەرک و فەرمانانەی کە لەسەر شانێتی و مەسئولیت و بەرپرسیارەتی سەر شانی بگەێنێتە ئەنجام.
بەڵام لە نەخۆشی دەرونیە نەخۆشیە دەرونیەکان حاڵەتێکن کە ئینسانەکە بەمان لەمەیانە پێویستی بە لەواچێت لە تەنگەژەی دەرونیای ئێمە پێویستمان بە ڕێنمایی دەرونی هەیە پێویستمان بۆ هەیە کە هیچێک ڕێنماییمان بکات بەڵام مشکلەکە نەگەشتۆتە ئاستێک پێویستمان بە کەسێک هەبێت کە دکتۆری دەرونی پێوترێت و یەکەم وەکوتم تەشخیصی نەخۆشەکەمان کات و دووهەمیشان عیلاجمان بۆ بنووسێت ئەمیان ئەکرێت لە ڕێنمایی لە ڕێگەی ڕێنماییی بەسیتەوە و هەندێک جار لە ڕێگەی ئەوە کە خۆی مەناعی بەهێزە خۆی مەناعی بەقوتە بتوانێت ئاسایی بمێنێتەوە مەبەستم لەو کەسێک کە تەنگەژەی هەیە بەڵام ئەوی تریان پێویستی بە کەسانێک هەیە کە معالج و چارەسەرکەریان پێوترە پێویستی بەوە هەیە کە تا ڕادێک سەردانی ئەوان کاتوان چارەسەر بۆ نەخۆشیەکەی بۆ گرفتەکەی بدۆزنەوە. بەڵێ دکتۆر کەواتە بەردەوامبوونی ئەم ڕەوش و قەیرانە ئەم هەموو شتە ئاڵۆزە کە بەرامبەر دەرونی تاگ ئەکرێت لە هەرمی کوردستان و ڕۆژانە تاگ دەرون و دەرونی فشاری بۆ دێ ئاڵۆز دەبێت بەردەوامبوونی ئەم ڕەوشە ئەتوانین بڵین خوا نەخواستە ئەم نائارامی دەرونیەمان بۆ بکاتە نەخۆشی بەتاچیت مەرحەلەی دوارە نائارامی دەرونی مەرحەلەی دوا فشاری دەرونی بۆی هەیە تاوان فشاری دەرونی یاخود ئەوە بە ئینسان چۆن حەسمەکات چۆن یەکلای یەکاتەوە یاخود بەو شێوەیە حەسمە بێت کێشەکە چارەسەر بێت مشکلەکە چارەسەر بێت و ئینسانەکە گەڕێتەوە دۆخی ئاسایی خۆێت و ئەبێتەوە بە مرۆڤێکی ئاسایی و کوجاران یاخود تەجاوزی ئەو مەرحەلەیەکات ئەو مەرحەلەیە ئەبڕێت و لە نەتیجەیە فشارەکە یان نسبەی فشارەکە زیادکایە مەناع لە ئینسانەکە مەناعی دەرونی لە ئینسانەکە کەمەکات و تەحویلی تەنگەشە دەرونیەکە ئەبێت بە حاڵەتێکی دەرونی کە نەخۆشی دەرونی پێوترێت یعنی ئەگەر بێت و فشار بەردەوام بێت ئەگەر بێت و هۆکارەکانی دروستبوونی تەنگەشەکە بەردەوامێت بەڵە بۆی هەیە لە تەنگەژەوە بۆی هەیە لە شڵەژانی دەرونی و بێ بە نەخۆشی دەرونی و بگۆڕێ بە نەخۆشی دەرونی. بەڵێ دکتۆر جەنابەت فەرمووت بۆ نەخۆشی دەرونی پێویستی بە پسپۆڕ و دکتۆری دەرونی هەیە بەڵام بۆ نائارامی دەرونی و تەنگەژەی دەرونی ڕێنماییکردن یا کەسێکی دڵسۆز کافیە و بەسە ئەم ڕێنماییە چۆنیە مرۆڤ خۆی دەبێت پێویستە بێتە ڕێنمایی کار و دڵسۆزی خۆیان دایک و باوکە کۆمەڵگەیە دکتۆرەکانە توێژەری دەرونی کێن ئەوانن کە بتوان نائارامیە دەرونیەکان لە تاکانەیان بۆی نەگاتە نەخۆشی دەرونی. ئەزانی چی گاگرێز خۆی ئەو مەسەلەی نەمانی ئارامی دەرونی ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ مەسەلەی هۆکارەکان ئەو هۆکارانەوە ئەو جیهتانی کە بەرپرسن لە نائارامی خۆیان لە خۆیانە ئەتوان چۆن بوونەتە هۆکارێک چۆن بوونەتە سەرچاوێک بۆ دروستبوونی نائارامەکە ئەوە ئەشتوان ببنە سەرچاوێک ببنە با بڵێن سەرچاو شوێنێکە عیلاجی نائارامیەکە بکەن طبعا ئەوەی کە بەنسبەت کۆمەلگای خۆمانەوە گەرێن بازە کۆمەلگای خۆمان بکەین ئەبێ وەکوتم بەنسبەت چارەسەرەکە و بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانە بگەڕێنەوە بۆ ئەو موسسانە بگەڕێنەوە بۆ ئەو جیهتانی کە کێشەکەیان دروست کردووە ئەو جیهتانە مەسەن ئێستا بۆ نمونە بەشێک لە نائارامی دەرونی ئێمە لە فەوزای سیاسیەوە هاتووە لە کێشەی سیاسی قورسی ئەم وڵاتەوە هاتووە باشە لە نائارامی سیاسیەوە هاتووە لە ناتەبایی نێوان جهتەکانەوە هاتووە کاتێک کە تۆیت لە باتی ئەم فەوزا سیاسیە لە باتی ئەم ناسەقامگیریە سیاسیە ئەگەر سیستەمێکی سیاسی تۆکمە دروستکەیت ئەگەر تەبایی دروست بێت لە بینی لایەنەکانە بتێت و نەتەوێت لەم حاڵەتەیە لەم کاتەیە بەشێک لە گرفتی ئینسانەکان چونکە لە نەتیجەیە ئەوەی کە لە دەرونی ئینسانەکانە ئەگوزارێ بەشێکی باشی لە سیستەمە سیاسیەکەەوە هاتووە بەشێکی باشی لە ئەو با بڵێن نظامەوە هاتووە کە ئیداری ئەو وڵاتاکات و نظامی حکمی وڵاتی پێوترێت کاتێک کە تۆ سیستەمە سیاسیەکە باشەکەیت بەشێک لە فشارەکان کەمە بێتەوە لەسەر ئینسانەکە و بۆی هەیە تۆماتیکی ئینسانەکە لە ڕووی دەرونی و بارودۆخی دەرونی بەرەو باشتر بڕوە بەشێکی تری کێشەی ئینسان لە چۆیت لە هۆکاری ئابووریەوەی لەو هۆکارە ئابووریە قورسە مەسەلەی بەتاڵە مەسەلەی دابەزینی یا با بڵێن دروستبوونی کێشەی اقتصادی و کێشەی ئابووری لە کۆمەلگایە کاتێک کە کێشە ئەو کێشە ئابووریە قورسانی لە کۆمەلگای ئێمە هەن ئەگەر بێت و ئەو جیهتانی کە کێشەکەیان دروست کردووە بەرنامەی ڕێکوپێکیان هەبێت بۆ چاکردنی بارودۆخە ئابووریەکە تۆ لەم ڕێەوە ئەتوانی بەشێکی تری ئەو کێشە دەرونیانی کە ئینسان چونکە ئێمە بمانێ و نەمانوێت لە حاڵی حاضرە بەشێک لە کێشە دەرونیەکانی ئێمە لەوە هاتووە کە دەخلی خێزانەکان ڕووی لە کزی کردووە لەوە هاتووە کە ڕێژەی بەتاڵە زیایی کردووە لەوە هاتووە کە سەقامگیریەکی اقتصادی و ئابووری لەوە هاتووە کە ئینسان ئەوەی جوه دەکات ئەوەی هەوڵەیات بەقەدەر ئەوە پارەی نایەتە دەست و حەقی خۆی وەرناگری وەکوتم ئەم کێشانە بەشێکی لەوە هاتووە کە تۆ کێشە ئابووریەکان حەلەکەی بتێت و نەتێت بە تەحسیل حاصل حەلکردنی کێشە ئابووریەکان لەم دۆخەیە بێتە هۆی چاکردنی با بڵێن لایەنی دەرونی تاکەکانی کۆمەڵگا بێزگەلەوە ئێمە با بڵێن هەنێ هۆکارمان هەیە پەیوەندی بە تاکەکانەوەی مەسەرەن بوونەی ئینسانەکان خۆیان زۆربوونی ڕێژەی نەخۆش یا کەمبوونی ڕێژەی نەخۆش چاکبوونی سەحەتی ئینسانەکان و خراپبوونی سەحەتیان بێژگەلەوە لە بەشێک لەم لە چاکیا بەشێک لە
تحملکردنی ئینسانەکان بۆ کێشە و گرفتە دەرونیەکان لە شێواز و لە ستایلی پەروەردەی ئینسانەکانەوە هێت هەم لە خێزانە هەم لە قوتابخانە هەم لە کۆمەلگایە. مەسەن ئێمە خێزانمان هەیە، عایلەمان هەیە، هەر لە کۆمەلگای خۆمانە و کۆمەلگەمان هەیە بەڕاستی کاتێک کە فشار ڕووی ڕووە کاتە تاکەکان ئەنواع و شخاڵ بەدی لە خاتە بەردەست ئەو تاکە بۆ ئەوەی کە خۆی پێنەجات بات فێرێکات هەر لە ئەساسەوە لەسەر کۆمەڵە شت ڕایهێنێت ئەگەر هات و گرفتێک ڕووی تێکرد ئەگەر هات و کێشەیەک ڕووی تێکرد بەدیلێک ڕاکێشە ئەم بەدیلە نەتیجەی نەبوو فێری کردووە ئیتر دەستەسان نەوەسێ فێری کردو ئینتیحار نەکا فێری کردو نەچێ بۆ دۆخێکی سەروتر و تووشی نەخۆشیی دەرونی نەبێت بە دوا بەدیلێکی تراگە ڕێبەدیلێکی ترێنێ ئەویش نەتیجەی نەبوویشی ترێنێ یعنی مەبەسم لەوەی ئەکرێت ئەو سیستەمی پەروەردەیە بە شێوەیەکی عامچی سیستەمی پەروەردەی نظامی بێدەوەی کە لە قوتابخانەکان ئاگوزارێ چ نانیزامی بێەوەی لە خێزان ئاگوزارێ جاری وایە چەک و ئەسلحەمانەتەوە کۆمەڵک اتفاقمانەتی بۆ ئەوی کە بە شێوەیەکی با بڵێن بە مرونەتەوە بە شێوەیەکی نەرمونیان معاملە لەگەڵ کێشە و گرفتە دەرونیەکان ناکەین ئەمە ژوا لە ئێماکە زیاتر بەرگە بگرینەوە ئەو تەنگە دەرونی کە هەمانە نەگۆڕێت بە نەخۆشیێکی دەرونی. زائیدەن ئەوەی کە ئینسان بەڕاستی لە ژیانیا پێویستی بە کۆمەڵێک پێداویستی مادی و معنەوی هەیە و ئێمە چەند جاریکە ئەممان وتووە هەر کۆمەلگایەک بەگشتی بتوانێت پێداویستی مادی و معنەوی چ ئەوەی کە پەیوەندی بە خواردن و خواردنەوە و پێداویستیەکانی ترەوە چ ئەوەی کە پێویستی بە پەیوەندی پێداویستی ڕۆحی و پێداویستی معنەویەکانی ئینسان وەکو خۆشەویستی وەکو ڕێز وەکو هەستکردن بە ئەمان و ئاسایشی دەرونی وەکو تەقدیر و پێزانین ئەگەر هات و ئەمانە دابین کرێت لە کۆمەلگایە بە شێوەیەکی گرتی چ ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگای چ ئەوی پەیوەندی بە خێزان چ ئەوی بە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بۆ تاکەکان دابین کرێن ئینسان ئەتوانێت تا ڕادێکی باش خۆی لە تەنگەشە دەرونیەکان با بڵێن دەرباز کات و ئەتوانێت تا ڕادەیەک عیلاجی خۆی بکات و لە قوتابخانە دەرونیەکانیش هەنێک شتمان هەیە بەڕاستی ئەوەمان لەبیر نەچێت شتێکی کە زۆر گرنگە بۆ بەنسبەت ئەهوانکردنەوەی ئینسان لە دۆخێکا کە فشاری دەرونی بۆ دروستە بێت بریتە لە دام و لە مساندەی کۆمەلگا ئایا ئەو کۆمەلگەی هەیە طبعاً تا ئێستا الحەمدولله من قەناعەتم وایە کۆمەلگەی ئێمە لەم ڕۆوە باشە مەسەڵەن تۆ کاتێک کە گرفتێک گێتە پێش خەڵک باشیان بەدەم ئەو کەسەوە کە تووشی گرفتەکە بووە طبعاً ئەمە مساندەی اجتیماعی هێشتنەوەی پرسە کۆمەڵایەتیەکان و گەرم کۆمەڵایەتیەکان بۆ خۆی بەشێکە لە چارەسەر بەتاچیت مەسەڵەن تۆ تووشی گرفتێک تووشی کێشەیەکی دەرونیە بی طبعاً ئەم کێشە دەرونیە لەواتچێت لە کێشەیەکی ترەوە هاتبێت کاتێک کە هەستەکەیت کۆمەلگا بەشداری لەگەڵاکات هاوسۆزە لەگەڵتە کاتێک کە هەستەکەیت کۆمەلگا بە پێویزیێت بەدەمتەوە با بڵێن پشتێت تێناکە کاتێک ئەمە طبعاً لە هەنێک کۆمەلگایە لە پاڵ ئەمەیە طبعاً مساندەی اجتیماعی لە کۆمەڵشتەوەی یەکەمیان لە کۆمەلگەوە بە شێوەیەکی گشتی مەسەن بۆن من هەر لەم فترەی پێشوە خۆتان ئاگادار کابرایە کە لە بوومەلەرزەیە تووشی ماڵڕوخانە بێت چەند کۆمەلگە بێ بەدەم ئەم ئینسانەوە وەکو کۆمەلگە بە شێوەیەکی عام و چەند مەسەرەن منەظەماتی بێسە لە هەنێک کۆمەلگای منەظەمات هەیە بە ڕێکخراو هەیە ڕێکخراو لە کاتی دروستبوونی ئەو ئەزمانەیە ئەگەنە سەر و کەسانی کە لێ قەوماویان پێوترێەوە یارمەتی مادی و معنەویانێن ئەم یارمەتی مادی و معنەوی ئەبێتە سەبەبێک بۆ ئەوەی ئەو ئینسانە لە ڕووی دەرونیەوە هەست بە ئارامەیەکی زیاتر بکات و هەست کات کەسێکی لە پشتە بە تەنهانیە ئەم هەستەش معنەویاتی و ئینسانە بەرزەکاتەوە وای لێکا زیاتر بەرگەی کێشە و گرفتە دەرونیەکان بگرێت وەکوتم ئەکرێت لە ڕێگەی منەظەمەوە بێ ئەکرێت لە ڕێگەی زۆرجار لە ڕێگەی هەر لە ڕێگەی خێزانەکان خۆیانەوە ئەکرێت لە ڕێگەی کۆمەلگای گشتیەوە بێت و ئەکرێت جاری وایە حتا ئەکرێت لە ڕێگەی وەسایلی ئەعلام و لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بەتایبەت لەو کاتەیە کە گرفتێکی گەورە ڕوویە لە باتیەوەی تەنها خەریکی کوتان بن یا لە باتیەوەی کە تەنها دیوە خراپەکەی کێشەکە وەرگرن مەسەرەن بۆ نمونە هەر نەبێت ڕێگە چارەیان هەبێت بۆ مەسەرەکان بە خەڵک بڵێن ئەمە کێشەکەیە بەڵام ئەمەش دەرچەکەیە خەڵک لە باتیەوەی کە خەڵک تووشی بێ هیوایی بکەن هیوایەک بن بە خەڵک بڵێن کاکە لە پاڵ ئەم گرفتە قورسە بۆ ئەم کێشە قورسەی کە ئێمە تووشی بووین ئەم ڕێگایانەش هەیە بۆ نەجاتبوون و ئەم ڕێگایان مەبەستم لەوەی ئەکرێت لە ڕێگەی مساندەی اجتیماعی و لە ڕێگەی پاڵپشتی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تیۆریشەوە بە حەقت هەنێک لە زاناکان تەوان کۆمەڵک زانامان هەیە چێک لەوانە کۆهین و لازارۆسە تەوان ئەمانە کۆمەڵشتیکیان داناوە ئەویش ئەوەیە کە مەسەن بۆ نمونە تەوان ئەمانە زیاتر لە ڕووی دەرونیەوە نیچێک لەوانە بە شێوەی حەلکردنی کێشەکەی بە شێوەیەکی عەقلانی یا با بڵێن پەنابردنی مرۆڤە بۆ ڕێگەیەکی عەقلانی بۆ حەلکردنی ئەو کێشەی کە ڕووی تێکات یەکێکی کە لەو شتانەوە لەوە چێت ئەمەیان با بڵێن زۆر علمی و زانستی واقعی نەبێت بەڵام بمانەوە نەمانەوە هەنێ مرۆڤ لە کاتی دروستبوونی کێشەیە پەنای بۆ بن ئەویش پەنابردنە بۆ مەسەلەی خەیاڵ
طبعا ئەوەی کە چاوەڕێی ڕۆبن هود و تەڕەزان کەی بێن نەجاتێ بن لە بەس بە حقیقت هەیە هەنێک کەس کە پەیوەندی بە نارامی دەرونیەوە هەیە بەتاچیت تۆ کاتێکە فشارێکی دەرونی زەختێکی دەرونی زۆر ڕوو تێکات بەتایبەت لەو کاتانەیە کە حلێکی واقعیت بۆ مشکلەکان پێنی و ناتوانانی بە شێوەیەکی واقعی ڕوبەڕووی حلکردنی گرفتەکان بیتەوە یەکێک لە وەسیلەکانی حلکردنی یا یەکێک لە وەسیلەکانی دەرباز بوون لە گرفتی دەرونی لە کێشەی دەرونی جاری وایە خەیاڵ ژۆکوتم ڕاتی کێشە بۆ ئەوی کە تۆ چاوەڕێی منقذ و فریادڕسێ بکەی بێ لەو کێشەیە نەجاتت بادیتر ئەو منقذە ئەگەر حقیقی بدەیتەوە زۆر هەن یعنی هەن ئەوە یەکێکە وەکوتم لە ڕووی تێریۆچێکە چیرۆکی لەسەر هەممان لەواشێت ناوی تەڕەزان و چیرۆکی تەڕەزان نامیسیوەکە چێت بە شێوەیەکی زۆر خارقانە حەلیم بۆەوە ڕۆبن هودیش بە هەمان شێوە یەکێکی کە لە ئوسلوبانەی کە هەمانە بریتە لە ئینکارکردنی جاری وایە ئێمە هەنێ مرۆڤ هەیە هەر بەم شێوەیە مقاومەی ئەو کێشان ناکەن کە ڕویان تێکات دەسەن ئەوەی کە لە چواردەوریا ڕۆیات مهتەم نییە پێی ئینکاریەکات خۆی لێلایەت نایخوێنێتەوە حسابی بۆ ناکات وەکوتم ئەسەن تۆ لەواچێت کەسێک هەبێت لەواچێت موسسەیەک هەبێت لەواچێت حیزبێک هەبێت لە وڵاتەیە کێشەی قورسی دروست کردبێت و بۆ ئەوشی دروست کردو لەواچێتە و نەزانێت ئەوەی ئەسڵ لە ئەسڵاوی کە کێشەکەی دروست کردو چیە ئەو نە لاموبالیە ئەو نە غێر مهتەمە بەم ئەمە خۆی لە خۆیان بەتەبەن ئەمە بۆ ئوسلوبی خۆت زیینەوەی پێوتێ بە حقت لە ڕێگەچە یەکێکیان لە ڕێگەچارەکان مەسەلەی ڕێگەچارە نەزەری تیۆریەکان ئەوەیە کە ئینسان هەنێ جار محاولەی تەختی دەکات مەسەن بۆ ئەوەی کە ئەمیش هەر پەیوەندی بە نقطەی یەکەمەوە هەیە کە وتمان لە ڕێگەی عەقلانی بەڵام ئەم لەمەیانە بەتایبەت ئەگەر ئینسانەکە لە دەستی بێ بۆ نمونە ئێمە خەڵکمان هەیە ئەزمەی اقتصادی ڕووی تێکردووە کابراوی نەخوێندۆتەوە لەواچێم ئەزمەیە زۆر بخایێنێ چی هەبووە لەوان یەکەم و دووەما سەرفی کردو کۆتایی پێناوە بەڵام هەنێک کەس خەتەیان هەیە بۆ مەزانە تەختیتێکیان هەیە بۆ تەوەقوعەکەن ئەو زروفە درێژە بچێشێ لەواچێت ئەم لە ڕێگەی خەتەیەکی معقولی ئابوووریەوە لە ڕێگەی حتا خەتەیەکی با بڵین معقولی کۆمەڵایەتیەوە لە ڕێگەی کەمکردنەوەی مەسرەفی خێزانەوە یا کەمکردنەوەی هەنێک با بڵین لەو مەسرفانی کە پێشووتر کردوێتی لەواچێت بە ئوسلوبە و ڕێگەی بگرێتە بەر بۆی کە حەلی مشکلەی خۆی بکات ئەمانە کۆمەڵێک با بڵین کە کۆمەڵێک ڕێوشێن هەنێکیان پەیوەندی بە حکومەتەوەیە و هەندێکیان بۆکو پێشووتر باسم کە پەیوەندیان بە مسانەدەی اجتیماعی و بە پاڵپشتی کۆمەلگایەوە هەیە و هەنێکیان پەیوەندی بە شەخسەکان بە تاکەکان خۆیانەوە هەیە و ڕۆژانە ئێمە خەڵکمان هەیە و ئەنواع لە ئینسانەکانە بین هەیە کە ئەم زروفە کە ڕووی تێکردن بەس چاوەڕێەوە کا حکومەت حەلی مشکلەی بکات و هەیە چاوەڕێەوە کات یارمەتی لەلایەن خەڵکی هەشە اعتیمادیشی تا ڕادەیە کولی لەسەر خۆیەتی و محاولاکە لە ڕێی خۆی و لە ڕێ ئەو میکانیزمانەوە کە پێیەتی محاولەی حەلکردنی کێشەکان و گرفتەکان و کەمکردنەوەی ئەو بارە نائارامە دەرونیی کە ڕووی تێکردووە. بەڵێ دکتۆر جەنابەت فەرمووت کە زۆر جار لە کاتی ڕوودانی بەڵام موسیبەتێک بە دەمەوەچوونی خەڵک بە هەناوەچوونی خەڵک یارمەتیدانی خەڵک بۆ کەسی لێقەوما و بەشێک لە نائارامی دەرونیەکەی کەمەکاتەوە بەڵام زۆر جار تاکێکمان هەیە بەتایبەت لە نێو گەنجاندا گۆشەگیریە بۆ خۆیان هەڵەبژێن لە کاتێکا بوونە هیچ ڕوودا و لە دەستدانی کەسێک و ماڵێکیشیان بەسەران نەهاتووە گۆشەگیریەک هەڵەبژێن بۆ خۆیان مەجاالەوە نادەن من و تۆ یان دڵسۆزێکیان بچێتە ناو ژیانیانەوە ئەو کڵێ و پەرژینە تێپەڕێنێ بۆ ئەوەی بەشێک لەو نائارامیە دەرونیە کەم بکاتەوە لەم کاتا ئەرکی ئەمە چیەوە ئەمە پەیوەندی بە چیەوەیە کە بەشێ لە تاکەکان بەشێ لە گەنجان گۆشەگیری ئەکەنە هۆکارێ بۆ مانەوەی خۆیان لە ناو نائارامیە دەرونیەکەدا بەڵا ئەزان چۆنەکە مەسەلەی گۆشەگیری بەڕاستی گۆشەگیری خۆی لەگەڵ ئەگەر حەدی خۆی تێپەڕێنێت ئەگەر تەجاوزی حەدی خۆی بکات ئەگەر با بڵێن مبەڕر و بیانووی معقولی لە دواوە نەبێت نەخۆشیە شتیش کە بوو بە نەخۆشی جاری وای هەل لە ئەساوانی کە نەخۆشەکەون ئینکاریەکەن لەوەی کە نەخۆش کەوتن و ئینکاریەکەن لەوەی کە خەڵکێک وەکو جەنابەت وتێ قەناعەتیان پێ بکەی خەڵکێک هەیە ئەتوانێت یارمەتیان بات و لەو دۆخە دەربازیان کات بەڵام لە هەموو حاڵەکە کاگریاز مەسەلەی مسانەدەی اجتیماعی پاڵپشتی کۆمەڵایەتی بە هەموو شێوەیەکەوە نابێت ئەو پاڵپشتی جاری وایە کوتم لە چوارچێوەی خێزانەکانەوە دەرەچێت بۆ ئەو ئینسانانی کە پێویستیان بە پاڵپشتەکە هەیە پێویستیان بە یارمەتێکە هەیە ئەگەر خێزان ئەمانە بەوکو خێزان توانی حەلی مشکلەکەی بکات چارەسەری مشکلەکەی بکات و یا هەر نەبێ قەناعەتی بۆ پێ بکات بۆ ئەوەی کە بیبەنە لای کەسێکی مختص و کەسێکی تایبەتمەند حەلی مشکلەکەی بکەن شتێکی باشە و کاری بەخێرە ئەمە نەبوو بەڕاستی دەستگای تر هەیە بەرپرسە لەمە وەلەو لە کۆمەلگای ئێمە ئەمە نییە تر لە کۆمەلگای ئێمە جەناب دەزانی نەکار مەسەلەی گۆشەگیری ئینسان کاتێک کە تووشی نەخۆشیی بە هەر گرفتی جاری وای تووشی تەنگەشەیەکی دەرونی بەسیتە بیت سێ چوار لە زمایی بەدەسەوە باشە چواردە و سەرکاتە سەر لە پڕ ئەبەن بە ئاقارێکە
خۆ دوو نەکەیت و تووشی نەخۆشیەکە لە باتیەوەی کە طبعاً ئەمە ئەوەم لەبیر ناچێت کە وتم لە کۆمەلگای ئێمە تا ئێسش خەڵکێک هەیە باش ئەچێ بەدەم بەڵام ئەم بە دەمەچوونە لە هەموو ئاست و لە هەموو مەجالەکانانیە ئەگەر وەکوتم خێزانەکە توانی ئەمە بکە خێزان طبعاً وتمان ئێمە حەلکردنی کێشەی دەرونی کاگریاس قاعیدەکە ئەمەیە لە ئینسانەکە خۆیەوە دەست پێ دەکات یعنی یەکەم دکتۆری ئینسان کاتێک کە گرفتێک ڕوت تێکات ئەوەی ئینسانەکە وعی هەبێ و دەرک با بەوەی کە کێشەی هەیە خۆیەتی یەکەم ئەگەر خۆی نەیتوانی خێزان نەیتوانی بەڕاستی مؤسسات و دەستگا مەسەرن بۆ نمونە ئێمە کێشەمان هەیە حل نەکرد مەسەلەی عوزدە و گۆشەگیری کێشەمان هەیە کە لە ماڵەوە حل ناکرێت لە هەنی کۆمەلگایە شێڵتەر هەیە شێڵتەری مختص هەیە بۆ نمونە ئافرەتێک کە کێشەی هەیە لەواشێت مەترسی ئەمە لەواشێت لە کۆمەلگای ئێمەشە هەبێت کێشە لەسەر ژیانی دروستە بێت لە خێزانێکە خەڵکێک هەیە شێڵتەرێکەیە پەیوەندی پێواکە مناڵێکە طبعاً ئەمە باشە باش نییە ئێمە باسی بوونی شتەکەکەین مەسن بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئێمە 450 خەڵک پەیوەندی پێواکات و ئەگەر ئاگرێکەوتەوە چن بەدەمێەوە لە هەنێ وڵاتێکی هەمومان زین لە ئەوروپا لەوە ئێمە گلەیمان لیان بێکە هوان بەس مناڵێکە لە ماڵەوە تووشی کێشا بێت تووشی گرفتە بێت لەگەڵ خێزانەکەیە بۆ هەیە پەیوەندی بکە بۆ دەستگایە و بۆ مؤسسەیە و کە ئیشی پارێزگاریکردنی مافی ئەو مناڵەیە دایک و باوکەکە سەرەتا تەنبیهەکە دوای ئەگەر هەر چاری نەبوو مناڵەکە بە دەیخاتە شوێنێک و دووری خاتەوە لەسەر چاوی ئەم مەترسیە مەبەستم لەوەی ئەگەر هەر خێزان دەرەقەتیەوە نەهات بۆ لەو ئەمە لە کۆمەلگای ئێمە کەمە یعنی تۆ باسی کۆمەلگای ئێماکەی بەس ئەمە کەمە خەڵکی کە هەیە بێ مەسەر مؤسساتی حکومی هەیە خەسەخانەی دەرونی و نەخۆشخانەی دەرونی هەیە ئەبێ ئەمانە بێن کێشەی و ئینسانانە حەلکەن خەڵکی ڕێنمایی کار هەیە زانین لە هەنێک لە وڵاتە ئەوروپیەکانە خەڵکێک هەیە بەس خزمەتەکەی لە چوارچێوەی ئەوەیە خۆی بینێتەوە کە خزمەت گوزاری دەرونی ئەیا بۆوانیکە ڕێنمایی دەرونی ئەیا بۆوانیکە ئەمە لای ئێمە کەمە لە وڵاتی ئەمە وەکو مؤسسە کەمە بەس وەکو پێم وتی حەلکردنی کێشەیە و کەسانە سەرەتا لە خۆیانەوە دوایی بۆ خێزان ئەگەر خێزان نەبوو ئەبێت دەستگای تایبەت هەبێت ئەمە بکات و ئەگەر ئەوەش نەبوو حکومەت ئەکرێت بە زۆر و بە ئیجبار لە ڕێگەی ئیجبارەوە ئینسانە بەرێت بخاتە مؤسسەیەکەوە بۆ ئەوەی کە ئەگەر مەجالی عیلاجکردن و چارەسەرکردنی تیا ما بێت چارەسەری بکاتەوە ئەگەر مەجالیشی تیا نەما بێت دووری خاتەوە لە سەرچاوەی لەو سەرچاوانەی کە بارقورسی و بارگرانی زیاتری بۆ دروستەکەن حەقەدە ئەو مەجالە لای ئێمە کەمەکە باشە دکتۆر لە هۆکارەکانە باست لە قەیرانی ئابووری کرد نەبوونی هەلی کار و هەژاری تا چەند ڕۆڵیان هەیە لە نائارامیە دەرونیەکاندا بەڵێ طبعاً دراسات زۆرە ڕاست دراسات زۆرە پێمان ئەڵێت ئێمە پێشووتر باسمان کرد وتمان هەر شخصیت و کەسێتی ئینسان دەرونی ئینسان بەشێکی ڕنگدانەوەی بارودۆخی سیاسی بەشێکی ڕنگدانەوەی بارودۆخی ئابووری و بەشێکی پەیوەندی بە بارودۆخی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و کۆمەلگەیەوە هەیە تاوان هەموو باش و خراپێک لە سیستەمی ئابووری وڵاتە مەسەر ئێستا بۆ نمونە زیابوونی ڕێژەی بەتاڵە تۆ بتێت و نەتەوێتەوە خواکرێت لەگەڵ زیابوونی ڕێژەی بەتاڵیا بۆ نمونە ئەمە حەقیقەتە هەنێک دراسات دەری خستووە ڕێژەی ئینتحار زیاکات ڕێژەی خۆکوشتن زیاکات لەگەڵ زیابوونی ڕێژەی بەتاڵەیە کەمی کارە یا لە دەستدانی دەرفەتی کارە مەسلەی سەرکردنە سەر موادی مخدر و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان زیاکات مەسلەی بەکارهێنانی مەشروب و خواردن بە دوایە کۆمەڵی لە تاوانە نەویستەکان لە کۆمەلگا زیاد هیچ گومانیتیانیەکە هیچ گوما ئێمە خەڵکێکی بە کاکە باشرە هاتوونەتە سەر تەلەڤیزیۆن طبعاً ئێمە ناڵێن ئێمە بە ئەومان لەبین لە چێت و لە چارچوبە زانستیەکە دەرنەچین هیچ نەخۆشیەکی دەرونی تەنها یەک هۆکار دروستی ناکات باشە هیچ نەخۆشیەکی دەرونی ئێمە کۆمەڵێک هۆکارمان هەیە هۆکاری یارمەتی دەریت پیاڵێن هەنێک هۆکاریشمان هەیە لە کاتی دروستبوونی کێشە دەرونی گرفتە دەرونیەکانە هۆکاری حاسمی پیاڵێن هۆکاری یارمەتی دەرەکان مەسن ئەوەیە کە جەنابەت باسێکی ئەکرێت بۆ نمونە کەسێک بارودۆخێکی ئابووری قورس وای لێ بکات ڕۆژێ نەبێت دوان نەبێت سیان نەبێت کابرا سەیرەکەی هەندەسەی تەواو کردووە طبی تەواو کردووە خریجی بە شوێنێکی باڵای و شاهدێکی گەورە و گرانی هەیە کاری دەست ناکەوێت باشە کە کاری دەست نەکە و ڕۆژێک و دوان وسیان ئەم بەتاڵەیە درێژەی کێشە ئەم حاڵەتە حاڵەتێکی دەرونی لای و ئینسانە دروستەکات ئەگەر بێت و ئەو حاڵەتە دەرونیە وەکو تەمامە هۆکارە مساعد و یارمەتی دەرەکەی ئەگەر بێت و هۆکارێکی حاسم بەدوایە بێت بۆ نمونە مردنی باوکی بەدوایە بێت بۆ نمونە با بڵێن
تەجربەیەکی هاوسەرگیری فاشلی بەدوایە بێت بۆی هەیە کێشەکەی حاسم کاتەوە ئینسانە تووشی گرفتێکی دەرونی قورس بکات لەبەرەوە ئێمە وتمان ئەسڵەکە ئەوەیە کە هیچ نەخۆشیی دەرونی تەنها یەک هۆکار دروستی ناکات بەڵام ئەگەر هۆکارە ئابوووریەکان جاریوە هۆکارە ئابوووریەکان ئەمنە هۆکارێکی مساعد و جاری وایە بنە هۆکارێکی حاسم کاکە ئێمە خەڵکمان هەیە لەم وڵاتەیە 100 دەفتەر دۆلاری هەبووە لە پرتوشی کارەسات و بارێکی دەرونی بارێکی اقتصادی قرس بووە خۆی کوشتووە کە نەیتوانیوە قەرزی ئەو کەسانە باتەوە کە پاڕیان لای بووە لەبەرەوە هەموو دۆخێکی اقتصادی هەموو دۆخێکی ئابووری قرس بۆی هەیە سووک و قرس بۆی هەیە بێتە هۆکارێکی یارمەتی دەریا هۆکارێکی یەکلاکەرەوە بۆ توشبوون بە نەخۆشیێکی دەرونیا گرفتێکی دەرونی قرس لای مرۆڤ. زۆر باشە. دکتۆر ئەو ئاڵۆزیە دەرونیانەی کە ئێمە ڕۆژانە ئەیبینین و تەعاملی لەگەڵاکەین پەیوەندی بە ناخی خۆمانەوەی وەکو چۆن کاریگەی لەسەر دەرونی خۆمانە بووە هەر هەڵقڵاوی دەروون و ناخی خۆمانن یان بۆونە دەرەکی و هێنراون چەندێکیان دەرەکی و هێنراون وەکو جەناب دامەژ بۆ کرد ئاڵۆزیە سیاسی و داراییەکان و چەندێکیان پەیوەندی بە خۆمانەوە هەیە ئێمە ئەو باسمان کە و بانەچینەوە سەری تاوان هەنێکی لە دەرەوەین هەنێکی لە دەرەوە ڕومانتیەکە و هەنێکیشی بەڕاستی پەیوەندی بە بوونەی کەسێتی خۆمانەوەیە بوونەی کەسێتی خۆمان من قەناعەتم وایە و پێم وابێ جارێکی گەشە لە خزمەت جەناب تا باسی ئەوم کردووە تاچی ئێمە لەمڕۆ تقریبا باشە یعنی خەڵکی ئێمە خەڵکێکی مدەلل و نازار نییە لە ڕووی دەرونیەوە خەڵکی ئێمە تا ئێستش خەڵگری ڕێژەیەک لە مەناعە و ڕێژەیەک لە بەرگری دەرونی باشە ئەم بەرگریە دەرونیە لە چیوێ دێمە هەر پێشووتر ئیشارەتمان پیاوتمان بۆی هەیە لە شێوازی معاملەکردنی خێزانی ئێمەوە لەگەڵ مناڵە مەسەن تۆ لە ئەسڵا کە خێزانە بێت هەر لە بنەچەوە کە خێزانتە بێت جاری وایە ئەو کاتێک کە مناڵەکە بووە هەر مناڵەکە لە دۆخێکی نەئاساییە لەدایک بوو باش ئەم دۆخە نەئاسایی وای لە تۆ کرد جۆرێک بە جۆرێک لە قورسی معاملە لەگەڵ مناڵک ئەم قورسی معاملەکردنە لەگەم هەموو پێداویستەکانی دابین مەکە هەموو شتەکانی مێری هەموو یاریەکانی مەخەرە بەردەست بە پێی پێویست نەچوو بەدەمەوە ئەمە هەنێ جار لەواچێت لە ڕووی کەسێتیەوە کێشەیەک بۆ ئینسانەکە دروستەکات بەڵام بە دیوێکی ترا ئیسفادەیەکیشی بۆ ئینسانەکە تیا ئەوش ئەوەیە کە مەناعەیەکی دەرونی و مەناعەیەکی نەفسی بۆ دروستەکات ئەم مەناعە نەفسی ئەوەی کە جەنابەت وتت پەیوەندی بە خۆمانەوە هەیە بە مەدای زەمان دروستە بێت باشە بە تێبەڕبوونی کات دروستە بێت لە ئینسانەکەیە ئەمانە بۆیان هەیە بنە هۆکاری بۆ ئەوەی کە ئینسانەکە زیاتر بەرگە بگرێت مەسەرەن ڕادەی پێگەیشتنی کەسێتی ئینسانەکە ئێمە ئینسانمان هەیە بەڕاستی بوونەی کەسێتی بای ئەوە نیە با بڵێن لە ڕووی کەسێتیەوە زۆر باش نییە باش پێ نەگەیشتووە ئەم ئینسانانە کەمتر بەرگەی معانات کەمتر بەرگەی کێشە کەمتر بەرگەی ئەو شارە دەرونیاناگرن کە ڕویان تێکا بەڵام لە مقابلیش لە بەرامبرە ئێمە مرۆڤمان هەیە ئێمە باسی بالەبیرمان نەچێت باسی ئەو هۆکارە ناکەن کە پەیوەندیان بە کەسەکە خۆیەوە هەیە لە ڕووی کەسێتیەوە بەقووەتە لە ڕووی کەسێتیەوە بەهێزن لە ڕووی کەسێتیەوە کەسێتیی پێگەیشتوو نازجی هەیە ئەم پێگەیشتنی کەسێتیەوە لە ئینسانەکە یارمەتی ئینسانەکانیات کە تا ڕادێک دۆخێکی دەرونی نائاسایی و ناڕەحەت تێپەڕن بگەنە بەڕێ ئەمان هیچێکی کە لە هۆکارەکان بۆی هەیە بەڕاستی پەیوەندی بە مەسەلەی وەلو ئەمەیان با بڵێن شتێک لە شەچی تایە بەس ئەوەش هەر بە حەقە دوایە پەیوەندی بە مەسەلەی زیرەکی و ڕێژەی زیرەکی و ئیدراکردنی ئینسان بۆ دنیای دەرەوە هەیە ئینسانەکان چەند زیرەک بن چەند ڕێژەی زیرەکیان زیاتر بێت بۆی هەیە ئەوە ناوەی کە پێشووتر باسمان کرد بەدیلیان لەبەردەسا بێت مەسەرەن خەڵک یەک دەرگاشکە با بۆ ئەوەی کە لە کێشەیەکی دەرونی ڕابکە ئەگەر ئینسان تا ڕادێک لە ڕووی زیرەکیەوە کەسێکی زیرەک بێت بۆی هەیە سێ دەرگا شک بەرێت چوار دەرگا شک بەرێت یا هەر نەبێت بۆ هەیە بە شێویی عەقڵانی منطقی معاملە لەگەڵ سەرچاوەی دروستبوونی کێشەکان نابکاتی بۆ لێرەشەوە مساعدەیەکە یارمەتیە بۆ ئەوەی کە تا ڕادێکی باش لە با بڵێن لە کێشە دەرونیەکە دەرچێ و ڕزگاری بێت زائدەن کۆمەڵێش شتیکە کە حتا هەیە پەیوەندی زۆر جار مەسەلانەیە مەسەلەی بەرگەگرتنی ئینسانەکان یا توشبوونی ئینسانەکان بە حاڵەتێکی نادەروی نائاسایی پەیوەندی جاری وایە بەبوونی جسمی ئینسانەکانەوە هەیە بەڕاستی کابرا بۆ نمونە هەر لە ئەسڵا کە دروست بووە کێشەیەکی جسمی هەیە و کێشە جسمی جاری وایە وای لێکات بە پێی پێویستە حەز بەکەمی بکات یا سەر نەکەوێت بەسەر ئەو کێشە و گرفتانی کە ڕووی تێیەکەن و لە نەتیجەش بتێت و نەتەوێت لەواچێت مناڵم لە هەموو حاڵەتێکا وایە مەسەرەن بۆ نمونە ئێمە کەسێک کە ناتوانێت ئیش و کار و کەسابەتێکی قورس بکات کاتێک کە زروفێکی ئاوایەتە پێشەوە ئەم زروفە پێویستی بە جوودێکی زیاتر هەیە بۆی کە تۆ مقاومە بکەی بژی
ئێمەش ئەو ئینسانە ئەو چەکەی پێ نییە کە مقاومتی بکات لە نەتیجە زروفەکە تاسیر و کاریگەری لەسەر ئەو زیاتر بێت وەک لەوەی کە کەسێک کە جسمێکی باشی پێ ئەتوانێت تا ڕادێک جوودێکی زیاتر سەر بکاتوە بچێتە دۆخی تری ژیانەوە کەمتر تەنگەشە دەرونیەکان تاسیر و کاریگەری لەسەردابن. زۆر باشە دکتۆر، وەکۆڵێ با دەست لە دەوروبەر لە حکومەت لە باشبوونی ڕەوشی قەیرانی و ڕەوشە سیاسیەکە بشوێن وەکۆڵێ بە تەمای هیچ لایەنێ نەبین خۆمان چۆن بتوانین لەم هەموو تەنگەشە و قەیران و پڕ لە دڕکوداڵەدا ئارامی و ئاسوودەی بۆ دەرونی خۆمان بگەڕێنێ وەکو چۆن نووسەر دەڵێ یوسف دەکەوێتە بیر و زیندانەوە بەڵام دەیکاتە خەڵوەتگە و پەرزگایە بۆ خۆی بەڵام هیچ تریشمانەیە هەر لە بیرێکدا دەخنکێ. ئێمە چۆن بتوانین لەم بیرەدا ئارامی و ئاسوودەی بۆ خۆمان بگەڕینەوە؟ ئایا ئەتوانین؟ بەڵێ من باش شتەکان زۆر نەڵێمەوە کاک ئێمە پێشووتر باسم کرد بەڵێ هەیە ئەتوانێت هەیە ئەتوانێت هەیە هەر لە ئەسڵا قودرەتی تەحمل یا ئەوەی کە سەلابەی دەرونی و سەلابەی عەقلی پێوترێت یا بەرگەگرتنی دەرونی لای هەنێک ئینسان زیاترە. ئەم ئینسانانە بەتاچی دەتوان باشتر بەرگە بگرن ئەتوان باشتر مەرحەلە و خۆناغەکە تێپەڕێن بەس هەنێ مرۆڤی کە هەیە ناتوانن. من پێم وتی مەسەلەی چارەسەرەکان مەسەلەی چارەسەرکردنی ئەم کێشانە و گرفتانی کە ئێستا بۆ ئێمە هاتوۆتە پێش وەکو جەنابەت وتی بەشێکی من باسم کە پێشووتر بەشێکی زۆری لە ئەستۆی حکومەتە بەشێکی زۆری لە ئەستۆی دەستگاکانە بەشێکی لەسەر شانی خۆت و بەشێکی لەسەر شانی کۆمەڵگەی ئەوەی ئەکەوێتە سەر شانی خۆت چەند لە ڕووی کەسێتیەوە ئامادەبی بۆ ئەوەی کە تەجاوزی ئەو مەرحەلەیە بکەی وەکو ئەو شتانی کە پێشووتر باسم کە وەکوتم من نامی جاریشکە بیان لێمەوە چەند ئەو ئینسانە لە ڕووی دەرونیەوە ڕقات لە ڕووی دەرونیەوە بەرگاک لە ڕووی دەرونیەوە با بڵێن مەناعی پێ و چەند لە ڕووی کەسێتیەوە کەسێکی با بڵێن پێگەیشتووە چەند لە ڕووی با بڵێن شکبردنی بەدیلی جۆرا جۆر و بەدیلی جۆرا جۆر کە با بۆی کە قۆناغەکە تێپەڕێنێ چەند لە ڕووی زیرەکی و زیرەک و منطقیانە بیر لە شتەکانەکاتەوە حتا هەنێ جار شتە سلبیەکان ئەوەی کە پێشتر باسمان کە توانرێ ئیسفادەی لێ بکرێ بەڵام مشکلەکە ئەوەیە ئەمە کێشەکە حەل ناکەن یعنی ئەوەی کەوتمان کەسێک لام بالیانە معاملە لەگەڵ سەرچاوی مەترسیەکان ناکات ئەوە ئەکرێت لەو ڕۆ ئیسفادەی لێ بکرێت کە کەسەکە هەر نەبێت لە ڕووی بایۆلۆژیەوە خۆی نافوتێنێ بەڵام یان لە ڕووی نەفسیشەوە ئەتوانێ مقاومە بکات و بمێنێتەوە بەس کێشەکە ئەوەیە ئەمەیان مشکلەکە چارەسەر ناکات باشە تاجیلی مشکلەکە ئاکات و مشکلەکە چارەسەر ناکات وەگەرنە هەر سلبی بوون و جۆرێک لە موبالات کاتێک کە مشکلەیەکی ئاوا ڕوتیەکات خۆی لە خۆیان لەواشە دیارمەتی با بۆی کە تەجاوزی مەرحەلەکە بکەیت. ئەمانە کۆمەڵێک هۆکاری شخصین کۆمەڵێک هۆکارن وەکو جەنابەت دوتێ کە پەیوەندیان بە خۆمانەوە هەیە و توانی ئیسفادەیان لێ بکەین بەڵام بەرئاسی دروستبوونی ئەمەش یعنی ئەمەی کە ئێمە ئێستا لێرا دانیشتون و بە نەسیحەتی و ئامۆژگاری بە خەڵک بڵێن کاتێکە شتێک ئاوا ڕوتێکا دوام ئەمە لەواشێت قورس بێت بۆ ئەوەی کە بۆ نمونە من ناتوانم بە خەڵکێک بڵێم تۆ ئەگەر تا ئێستا مەناعی نەفسی بۆ دروست نەبێت بڵێم تۆ لە کاتێکە شتێکی وا ڕوتێکات با مەناعی نەفسی و بەخۆت بێت و مەناعی نەفسی شتێک نییە بە شەو ڕۆژێ دروست کرێت ئەبێ ئینسانەکە لە ئەسڵا لە بیدایەتەوە بە کۆمەڵێک مەرحەلە و خۆناغ ئەم مەناع و با بڵێن بەرگریە دەرونیی دروست کرد بێت مەسەلەی زیرەکی شتێک نییە من بتوانم بیبەخشم بە کەسێک وە کەسەکە وا لێ بکەم لە دۆخێکی زیرەکی و بچێتە دۆخێکی تر بۆ ئەوی کە مقاومەی ئەو بارودۆخ و زڕوفانە بکات لەبەرەوە ئەوەی کە پێشووتر باسمان کرد بزانم کافیە بۆ ئەوەی کە جوابی پرسیارەکەت بەمەوە ئەو هۆکارە شخصیانە ئەتوان بنە هۆکارێک بۆ کە ئینسانەکە باشتر و لێوە شاوانتر تەجاوزی مەرحەلەکە بکات و زیاتر بەرگەی فشاری دەرونی. زۆر باشە دکتۆر زۆر جار مرۆڤ کە ئازار و ناڕەحەتیەکی بۆ پێش دێ وەکوڵی ئەوانەی پێشووتری لەلا ئاسانە بێ لەوە چێم هاوکێشەش بەسەر ئەم حاڵەت و ڕووداوی ئەم دوایاندا ڕاست بێ کە بوومە لەرزە ترس و بیم و نائارامەیەکی دەرونی لای خەڵک دروست کردووە کە هەموو شتەکانی تری لەبیر بردۆتەوە لەوەچە لە حقیقەتیشدا ئەم ترس و نائارامیە دەرونیە کە بۆی بوومە لەرزەوە تووشی خەڵک دەبێت زۆر گەورەتر بێت لە نەبوونی موچە و کارەبا و نەوت و کۆمەڵێشتی دیکە مرۆڤ بۆچی لەم حاڵەتانەدا هەست بە نائارامیەکی دەرونیەکە کە زۆر گەورەتر و پڕمەترسیترە لە نائارامیە دەرونیەکانی دیکە و پەیوەندی بە چیەوە هەیە و چۆن لە دوای ئەم ڕووداوانە ئارام ببینەوە و خەڵکی تریش ئارام ببێتەوە. مەسلەی بوومە لەرزە بە حەقەت یەکەم لەبەرەوەی لەوەچێ لە وڵاتی ئێمە تا ڕادێ مەسلەیە بە تایبەت بوومە لەرزەیە بەو قوتە و بەو با بڵێن هێزەکە ئەوە بۆتە هۆی با بڵێن زەرەرێکی زۆر مادی و معنەوی لای خەڵک بەو شێوەیە بوومە لەرزەکەم بووە یەکەم دوو هەمیشان بەڕاستی ئەمە هەنێشت هەیە تا ڕادێک تۆ هەر نەبێت ئێستا بۆ نمونە ئەو ئەزمانی کە دروست بوون
ئینسان ئەگەر ئەوانەی ئەزمە سیاسیەکان ئەگەر کێشە ئاوریەکان ئەگەر کێشە کۆمەڵایەتەکان با بڵێن کاریگەری ڕاستەوخۆیان بۆ لە ڕووی بایۆلۆژیەوە بۆ ئینسان لە ڕووی مان و نەمانەوە بۆ ئینسان دروست نەکردبێت کێشەی بوومە لەرزە ئەوەیە کە لەگەڵ خۆیان زۆر جار مەرگەهێنێت و ئێمە بە چاوی خۆمان بینیمانەوە وەکوتم بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە وڵاتی ئێمە تا ڕادێک بوومە لەرزی وا گەورە بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بوومە لەرزە پەیوەندی ڕاستەوخۆی بە یەکەم بە مان و نەمانی ئێمەوە دووهەمیان بە ئەوەی کە ئەو زەرەرەی لە بوومە لەرزاکەوێتەوە با لە بیرمان نەچێت لە لەحزەیەکا و لە ساتێکا زۆر گەورەترە لەوەی کە لەواشێت 6 ساڵ ئەزمەیەکی سیاسیە 7 ساڵ ئەزمەیەکی اقتصادی دروستی بکەن مەسەڵەن ئەزمەی اقتصادی لەواشێت خانۆکە نەڕوخێنە بەڵام کاکە بوومە لەرزە لە لەحزەیەکا بۆی هی خانۆکە بەسەردا بتەپێن و بڕوخێن باشە تەوەقعی ئەو زەرەرانی لە بوومە لەرزاکەوێتەوە بە تایبەتی بە ئەمەیان هەر بە ئەمە پەیوەندی بە دۆخەکانی پێشووتە مەسەڵەن ئێستا بۆ نمونە ئەگەر خەڵک پارەی باشی هەبێت ئەگەر خوا نەخواسە خانۆکەشی بڕوخێت ئەتوانێت چاچی کاتەوە بەڵام خەڵک بیر لەوە ئاکاتەوە سەرڕای ئەم هەموو کێشان تۆ تەسەورکە یەکەم لە ساردی و سەرمایەکی ئاوایە دووهەم بەم جرفانە بەتاڵەوە ئەگەر خوا نەخواسە ئەڵێ مەسەلەیەکی کوردی ماڵ لە خۆیانە بوو میوانی ڕووی تێکێ ئەگەر سەرڕای ئەم هەموو کێشانە بەیانی تۆ خانۆکەش بڕوخێ کە تەنها شوێنێکی ئەمین مابێتەوە ئەمڕۆ بۆ ئەوەی کە ئینسانەکانی ئەم وڵاتە تا هەز بە ئەمانکەن ماڵەکانیان ئەگەر ماڵەکانیان بڕوخێ گریمان خۆشی دەرچوو کە من خۆم دەرچوم و بچمە با بڵێن خێمەیەکەوە لە خێمەکەشە کەسێک وەکو وڵاتانی کە کەسێک نەبێت لێم پرسێکە کە خەڵکەیە کە لێ قەومێ بە هەزار شێوە یارمەتیەن بەڵام سبەینێکە من و تۆ چووینە خێمەوە کام حکومەتەوە تا لە ئێران کابراایەوە لەو ئێمە باسی ئەوانەکەین پێش هەموو شتێکێکی 6 میلیۆن 65 میلیۆن هەر نەبێ قەرزیان وەرگرتووە ئەم قەرزە ئەتوانێت تا ڕادێک شتێک لە ئەمان بابەت و بەزلایی من و تۆ ئەمەش نییە ئیتر خەڵک کاتێک کە ئەم تەسەور و قەناعەتانە ئەخوێنێتەوە تۆ بتێتونەتوێت بوومە لەرزە تاسیر و کاریگەری لە من قەناعەت نییە لێ ئەوانێکی لەبەر وردبێتینەوە بەسیتر ئەو لەحزەیە کرد ئەو ساتەیە بێژگە لەوە لە هەمووی خراپتر ئەو شایعانەیە کە گەڕیاز طبعا ئەمەیان هەر زۆر کێشەیە ئەو شایعانەیە کە لە دوا بوومە لەرزاکرێت طبعا بوومە لەرزە شتێکی چاوەڕوان نەکراوە یعنی یەکێکی کە لە گرفتەکان لەوەی کە ئێمە زیاتر بوومە لەرزەکە لەم وەزایە لەم دۆخەیە مەسەلەی دووبارە بوونەوەی بوومە لەرزەکانە ئەمە یەک و دوو مەسەلەی ئەوەیە کە بوومە لەرزە پێشبینی ناکرێت یعنی وەکو ڕووداوێکی سیاسی نییە تۆ بڵێ وڵای لە کەرکووک شەڕە وەکو بارانیش بەتا چیت وەکو بەهران نییە بڵێن من چەتری هەڵەیەم و نەجاتم یا وەکو شەڕێک بڵێ وڵای لە کەرکووک شەڕە تاکو و قوتە گاتە سێمانی منەچمە باشماخ شتێک نییە چاوەڕێکرابێ یعنی فرسەتن نایە 20 مەتر بڕۆی ئەگەر ڕووبە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە خەڵک زیاتر حساب لەسەر بوومە لەرزە بکەوە لە بوومە لەرزە زیاتر بترسێەوە گلەوەی کە لە شتێکە بترسەوە من لێشە ناشارم و قەناعەتم وایە ئەم بوومە لەرزەیە ئەم جارە و طبعا مانگێک لە بینی بوومە لەرزە یەکەم و دووەمە فەرقی هەبوو ئەم بوومە لەرزەیە ئەم جارە خەڵک کەمتر ترسی لێ هەبووەک لە بوومە لەرزەکەی پێشووتر لەبەرەوەی ئەو بوومە لەرزەی پێشووتر ئێمە تەجربە و ئەزمونمان نەبوو لەگەڵێ ئەمە تا ڕادێک لەواچێت ئەو خەڵکانەی کەڕایان کردوتە دەرەوە خەڵکانەی کە شەو لە دەرەوە ماونەتەوە لە دوا بوومە لەرزەیە کەمتر بێت لەوەی کە لە بوومە لەرزەکەی پێشووترا ماونەتەوە زۆر باشە دکتۆریان لەبەرەوەی کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە؟ بەڵێ وەڵی من بەنسبەت بوومە لەرزە و بەنسبەت ئەوانی کەشەوە قسە و پەیامی من یەکێک لە تەکنیکانم لە بیر چوو کە ئینسان زۆر جار بەکارێنێت بۆ ئەوەی کە خۆی لە دۆخی نائاسایی زڕوفێکی ئاوا ڕزگار بکات ئەویش مەسەلەی نوکتە و مەسەری پێکە ئەوەی کە فۆکاها و با بڵێن نوکتەکردنی پێ یەکێک لەو تەکنیکانی کە ئێستا خەڵکیان بەکارێنێت ئەوەیە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە جاری وایە نوکتە بەکارێن بۆی کە خۆیان تاوانەوە ئوسلوبێکی باشە تا ئەو شوێنەی کە تۆ فێری ئەوە نەکات خۆت تەسیمکەی تا ئەو شوێنێ نەبێتە بە دیلی چەکەکانی تر یعنی مەسەلەی نوکتە و مەسەلەی پێکەنین هیوادارم لە تۆڕە کۆمەڵایەتەکانە با بڵێن مراعاتی هەنێشت بکرێت بە تایبەت وەکوتم هەم بەنسبەت بوومە لەرزە و هەم بەنسبەت دەویکەوە مەسەڵەن بۆ بوومە لەرزە یەکێک لەو کۆمنتانی کە نووسرا بوو دانرا بۆ بە دەنگ و سەدایەکی زۆری هەبوو ئەم جارە ئەوە بوو کە کابرا سەیرەکەی لە باتیەوەی کە خەڵک ئەوەن کاتەوە یارمەتیەکی هاو نیشتمانەکانی خۆی بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە کەمترین ترسیان هەبێت لەو دۆخ و وەزع ناخۆشیە ئەوە شەو بوومە لەرزەکە ڕووی ساعت 6 نووسیەتی هەشتی بەیانی ڕۆیاتەوە بە ناوی سەنتەری بوومە لەرزە و کەژناسی سێمانیەوە بڵاوی کردێتەوە کە عەلە ئاساس بەیانی ساعت 7 بۆ 8 بوومە لەرزەیەکی زۆر بەقووەتر لەوەی تەوان ئەمی شایع لەو دۆخە دەرونیە خراپەیە زۆر باشە ڕوات خەڵک بە ئاسانی قەناعەتی پێکات
وجاری وایە توەتەوە قەنەعەتی پێ نەکەی بەس ناشتوانی با بڵێن بەتەواوی بە درۆی خەیتەوە. من تەمەنا ناکەم خەڵکی ئێمە کاتێک کە شتێکی ئەوا ڕوویات وەلو ینی ئەگەر حکومت بە کەڵکمانەیەت و لایەنەکانی کە بە کەڵکمانەیە خۆمان بتوانین یارمەتی یەکتر بین و کەمتر ئەو شایعانە بڵاوکەینەوە کەمتر با بڵێن تۆزێک دەست بۆ شایعانەوە بگرین کەمتر بارگرانی بۆ کەسانی تری چواردۆرمان دروست دکتۆر زۆر سپاس دەکەم. سواز بۆیە و سپاس بۆ ئامادەبوونیشت. مەمنونیەوە. بینەرانی بەڕێز لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەیگەیشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.